من مشوری کچەکەی خۆم نەخوارد بێت تۆش مشوری کوڕەکەی خۆت نەخوارد بێت کەواتە قوڕ بەسەر و خێزانەی دروستە بێت ماڵوێرانی بۆ ئەو کچ و کوڕەی لەم خێزانەش دروستە بێت کچێک ئەهلی تیکتۆک و فەیسبوک و گۆرانی و دەگ و ڕقس و بەزم و ڕەزم و وەک کۆڵە فشقیات بێ کوڕێکش ئەهلی کافتریا و لەگەڵ ڕێزمە جمێن و قسە و حلکە حلک و پێکەنین و نامەکاری بێ وا بۆ یەکیش بوون کاکە واوتمان تخوا دڵ و دڵخوازی یەکن با دڵیان نەشکەین وا بۆ یەک بوو بەس ئایا بەردەوامە بێ ئایا ئەو تەلاقە دروست نابێت کەی سەرڕێژەکەی زۆر بووە ئایا مناڵ ناڵێت باوە و دایە ڕەبی خوا بتانگرێ وەکو خۆتان خراپ بوو بۆ هێشتان ئێمە ببین کە من گوێم لێ بووە کچ کوڕ بە دایک و باوکی وتوتی کاکە بۆ خۆتان خراپن بەس بۆ ئێمە خراپبوون بۆ هێشتان ئێمە بینەم ژیانە ئەم ڕەزاڵەت و نامەتێ بینی کەواتە پەروەردە کە تاک دروستەکە دوای خێزان دروستەکە چکە زۆر جار بە ڕێزێکەڵێ کاکتۆرم کۆمەلگای وازی لێ بێنە ئەڵم تۆ پەلە مەکە ئێمە با ئیش لەسەر تاکەکان بکەین دروستی بکەین من قوتابخانەی خۆم تۆ قوتابخانەی خۆت ئەو لە ڕەوزە ئەو لە باخچە ئەو لە سانەوی ئەو لە ناوەندی ئەو لە ئامادەی لە ئەخیرا بەڕاستی کە ژمارەیەکی زۆر چاک و مەزبوط بە باش و چاکە بچکە لە بیرتان نەچێت بینەرە بە ڕێزەکانم و میوان عەزیزەکانم ساڵانە 1.5 ملیۆن تقریبان شتێک کەمتریان زیاتر بەس تەلە بمانەیە کاتە قوتابی بەکەم نەزانین یەک لە سەر سێ یەک لە سەر چواری ئەم کوردستانە لە ناو شتێکایە کە پێی دەڵن وەزارەتی پەروەردە پێی دەڵێن پەروەردە ئێمە بۆ ئەوەی کە بۆ نمونە مەسەرن لە قوتابخانەی بڵێن دی قەیچێکە ئاخر تۆ هەر ماڵێک 3 مناڵ 4 مناڵی ئەگەرم 3-4 مناڵە باش بێت کاریگەری لەسەر دایکیان دروستەکەن کاریگەری لەسەر باوکیان دروستەکەن چەند جار هەبوو خۆتان دایکن مناڵێک هەندێشتی فێر کردووە لێوە فێر بوویتە ئێمەی دایک و باوک چەند جار هەبووە ئەتەکێتێک لە مناڵەکانمانەوە فێر بووینە چەند جار هەیە شتێکی باش چاک مەزبوط ئەخلاق ڕەوشت بە بۆنی مناڵەکەمانەوە فێربوونیەتی دایجان ئەو وایە باوە ئەو وایە باوە ئەو وا باشە دای ئەو وا باشە کەواتە خاڵی دووەم بە درێژایی بەڕاستی ئەم بەرنامانە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کرد کە دوایەوەی کە تاک دروستەکەین اینجا خێزان دروستکەین بەڕێزێکەڵێ کاکتۆر کۆمەڵگاکەمان خراپەڵم دەبوەستە تۆ بۆ نەبێ سەبری ئیش لەسەر تاکمان کردووە و دەبێ هەوڵی بدەین چاکیکەین کە تاکت باش کرد خێزان باشە بێ کە خێزانت باش کرد ئۆتۆماتیکی کۆمەلگاش باشە بێ کۆمەلگا کێ کۆمەلگا خێزانی من و تۆیە سلێمانی کێیە هەزارەهای وەکو من و تۆیە هەزارەهای من و وەکو تۆ کێیە دایک و باوکی ئەو تەلەبارن کە لە لای من و تۆ قوتابیە کەواتە لە ئەخیرە وڵاتەکەمان باش دەبێت وڵاتەکەمان چاک دەبێت بۆیە هەمیشە دوژمنە سەرسەختەکانی کورد ئیشیان لەسەر پەروەردە کردووە سەدام هاتووە ئیشی لەسەر منهەج کردووە حکومەتی بەعەز ئەهات ئیشی لەسەر منهەجە کرد خەڵکێک کە دوژمنی کووردە هاتووە چی کردو تێتی ئەم جۆرە کتێبانە نابێت بڵاو بێتەوە ئەم جۆرە بابەتانە نابێت ئەم جۆرە سرودانە نابێت ئەسڵەن لە زمانی گۆڕبەگۆڕ ڕاستەدامە جارانی منافەسە و وەکوڵێ بربەرەکانی ئەوە شیە کرد هەندێک کەسی بەجل کوردیش لە ناو منهەجەکەیە هەبێت ئەس ئایا حکوومەتی هەرێم هات ئەو منهەج و پرۆگرامە بک بە منهەج و پرۆگرامێک کە خێزان و خانەوادە دروستکە ئایا هاتین لەگەڵ بۆ نمونە منهەج خوێندنی قوتابخانەکەیە وای لێ بکەین کە ئەم منداڵە لێ بۆ حازریکەین بۆ خێزان و خانەوادە ئایا لەگەڵ سین و ساتە هاتین پەروەردەیەکی باش و چاک و مەزبوط بدەین کە بەداخەوە لەمەشا ناڵین وان نییە ناڵین نەیان کردووە بێویژدان نین وەکو ئەڵێت کەم تا زۆر هەمووی تەڕوشک بێکەوە ناسووتێن بەڵام بە درێژایی بەرنامەکان باسمان کرد کە بەداخەوە زۆر جار خێرزانەکان هەڵوەشاوەتەوە لە ئەنجامی تاکی فاشل خێزانی فاشل بۆیە کۆمەلگاکەش فاشل بووە کاتێک هیچێک بە من دەڵێت دوکتۆر ڕێژەی تەلاق لە کوردستانە زۆر بووەڵم بڕۆ لە عەدادەکان و ئیشی لەسەر کرد کە بە ڕێزێک بە من دەڵێ کاک دوکتۆر وەزع شڕە لەم چەند ڕۆژەیە لە شوێنێکا بیستومە کە ئومێدەکەم وانە بێت لەم بەرنامەیە باسی دەکەم ئومێدەکەم وانە بێت ئەڵێن زیاد لە نزیکی 1000 شتێک کەمتر یان زیاتر ئاڵوودەی مادە هۆشبەر بەس لە شاری چەمچەماڵە هەیە تەمەنا دەکەم وانە بێ معلوماتەکەی من غەڵەت بێ بەڵام من بیرم کردەوە لەو مەجلیسەیە باسم کرد ئەگەر 1000 گەنج هەبێ لە مەنتیقەی چەمچەماڵە ئاڵوودەی تریاک و حەشیشە و بۆ نمونە مۆرفین بێ کەواتە هەر یەکێک لەم گەنجە داماوانە ئەبێ مانگانە 50000 بۆ 100,000 بداتە ئەم گەنوگووە کەواتە لێیکی بدەرەوە ئەگەر $50 بکات کەواتە ساڵان مانگانە بە نزیکەی 5 دەفتەر دۆلار ئەڕوا بۆ مادەیە کە هیچ ئیسفادەی لێ ناکە کەواتە ساڵانە بە نزیکەی 60 دەفتەر دۆلار
لە چەمچەماڵ و سنوورەکەیە یان لە هەولێر و سنوورەکەیە ئەڕوات بۆ مادەیە کە هیچی تیان نییە بێجگەل لەوەش خەڵکێکەیە بە بۆنەی ئەم ئاڵوودەبوونەوە اینجا ئیشی بۆ ناکرێ بۆ ژنەکەی اینجا کاسبی بۆ ناکرێ اینجا لە ئەنجامە ژنەکەی تەلاقەدات اینجا لە ئەنجامە عازێتی مناڵەکەیدا اینجا لە ئەنجامە دوو لە ڕووی بینەر و بیسەر بۆ نمونە پیاوێکی خوێڕی سەستەری لێ دەرەچێت کچەکەی کوڕەکەی لە خوێندن دەرەکات کەواتە لە ئاخیرە هەمومان زەرەرەکەین.